هەر سەبارەت بە هەڵبژاردننی پێشوەختە لە کوردستانی ئامادەکاری دەکرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان و یەکخستنی زیاتری لایەنە سیاسیەکان بۆ بەشداری لەو هەڵبژاردنە هەر لەگەڵ هاوکارم هوشمە سادق دەمێنمەوە لەبارەی کۆبوونەوەی ئەمڕۆی سەرۆکایەتی پەرلەمان و هەروەها دەستگاکانی هەڵبژاردن و لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرۆی داری هەرێمی کوردستان هۆشمەند چاپەرسێکی تایبەت بە هەڵبژاردنەکان لەم کۆبوونەوەیدا باس دەکرێت. گوڵ باخەم کاتت باش بڕیارە سعات 11 ئەمڕۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و لیژنەی ناوچە کوردستانیەکان لەگەڵ بڵین کەسی یەکەمی حزبەکان لە دەستگای هەڵبژاردنەکانیان کۆبوونەوەیەک ئەنجام بدرێت لە پەرلەمانی کوردستان. ئەم کۆبوونەوە لەسەر دەست پێشخۆی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ بۆی کەوا لایەنە سیاسیەکان گفتوگۆ لەبارەی مەترسیەکانی ئەم هەڵبژاردنە بکەن ئەگەر هات و کورد بە یەک لیست بەشداری نەکات و ئایا چی بکرێت بۆی کەوا کورد یەکدەنگ و یەک لیست بێت لە ناوچە کوردستانیەکان بە تایبەت و بازنانەی کەوا مەترسی هەیە لەسەر ژمارەی کورسیەکان ئەگەر هات و کورد یەکدەنگ و یەک لیست نەبێت کەوا زیانی هەیە بۆ ئەوان ئەمڕۆ ئەو کۆبوونەوە دەکرێت و گفتوگۆی زیادە دەکرێت بۆی کەوا خۆیان ئامادە بکەن هەوڵ بدرێت یەکدەنگ و یەک لیست بن. لیژنەی ناوچە کوردستانیەکان لەو بارەیەوە مەترسیەکانی خستوەتە ڕوو نمێ لەگەڵ ئەندامێکی لیژنەی ناوچە کوردستانیەکان گفتوگۆ لەو بارەیەوە بکەین زانی مەترسیەکانی چین. کاک مەمەم کاتت باش کۆبوونەوەکە ئەمڕۆ چۆنە و دواتریش ئەو مەترسیان چین ئەگەر کورد بە یەکدەنگ نەبێت لەو ناوچانە. بله روی که کمبونا گویلا کو گرنگ یا حزولان سیاسی در پارلمان کردستان هیته کردن با ماده مناد دسته و سرکوتی پارلمان کردستانه قناق افریقی هم دیدوجین قناق گویلا کو هستیار و گرنگه اف قناق یکی رزیو گله کرد شمت خازیتن مخابن بغداد جورا شرک دیل هرم کردستان تیتن ریکور بازت ویشاری پاره ل آرمانجا اویشاری شکاندن ایرادا گله کرد و لاواستیرنا قواره هرم کردستانه مدویتن افریقا گله پراشکاوی بحث وان مترسیاب یعنی چون که سیستم هلبجاردن بهتن و کو پیش استانی نه هلبجاردن چوی برکو بازن انتخابی العراقی گله بچوک بوینه اف بچوک بونجی تایبات وان دفرن کو پیکات غیر کردله بو کرد گله کشه کمازنه اگر یک رزو یک تبانه بن ما مخابن امهنده اجارت بینیم بیرو بوچون جدال سر پرسید نشتیمانی چارن نوساس گیره دای قواره هرم کردستان بغداد بینین مخابنی ولی هرچند از زور طبیعیت و اف بیرو بوچون جدا هم هرم کردستان هم بغدادی له هندج بابت تاین ناسنامانه توی پرسید نشتیمانی هرم کردستان و قواره کی سیاسی یاسایی چارچوب دولت کافی داد اف پرسه هلت سوربن بو لاینه دیتره هم یل کردستان یک رزو یک دایمن یک رزی گله کرد برف قناقه کو دیتره بتن پانا یا خود ئەم هەڵبژاردنە مەترسیدارە بەڵام ئەوەی دەبینین لایەنە سیاسیەکان تا چەند گرنگە بە یەک لیست بەشداری بکەن و ئایا ئەم دۆخە ئەمنیش مەترسیکردن زیاتر ناکات؟ اوا جه مخابنی اساس سال تمن عراق دو سربورا کو گله کو طال مدار باستیرا کو گله کرد هر باشور کردستانه قناق گله سخت و دشوار مدار باستیرن دیروک بیشتمه تر قناق کو گله کرد یک رز و توابیتن دست چفت تبوینه و گاوان برف پیشروینه افریقا جی اوی چندش متخوازن هزولان سیاسی افریقا هیچ ریه چاره بردم نینه جبلی یک گرتون و یک رزی پشگیری هیچ لانه که مفای کرد دانی نگه کرد ناف مالا خود و یک رزو توانه بیتن پیوسته افریقا کرد ناف مالا خود ریگ بخیتن خوب برهف که چون قناق افریقا هم تداجین گلک و گلک هستیار داره قناقت برینو که پیوسته کرد آماده بیتن دیدنا من وکو کسی روش عراق هیچ قناقه که برینو که اجدا یا گنجای نبود با انجام دانه هل بجاردنا پیک ها تا عراق یا همه رنگ تیجهشتنا گل عراق بو پروسه سیاسی بو دموکراسیت هنده برهف نبود تو هر بجارت نادیده که رنگ توشی کشه و آلوزیا ببین ل تنها رجع کشی کو خیلی تعداد ممارسات موافق خوب کردن سر صندوق دیندانه بجداری درستی نادا سالاد داد. سامگا با کتی ولام دیت و لباره وی که هیچ پیشنهاد کرد با پکنن لیسته که ها باشه نه وقت تنداری کردو با که عملاً نبود نه و بجداری افریقا ده گلای پروشکاوی دیلان دی سیاسی آوین ده گهداریا بیرو بوچونه داد یعنی همون لایه سیاسی افریقا دلوری حاضر بن بسنجی که گلای که برفراوان پارلمان کردستان بانگواییه و ده گهداریا بیرو بوچونه داد یعنی لایه سیاسی چپی باشه اما که پارلمان کردستان پشتوانین و هفکارین دیلدا. بەڵێ گوڵ باخمە زانیاریەکان بوو لەبارەی ئەو مەترسیانەی لەسەر هەڵبژاردننی بڵین پێشوەختەی پەرلەمانی عێراق کە بڕیارە مانگی دەی ئەم ساڵ ئەنجام بدرێت ئەگە کورد بە یەک لیست بەشداری نەکات لە ناوچە کوردستانیەکان ئەوە کورسەکان کەم دەکات وەڵە ڕووی سیاسیشەوە بۆ کورد لەو ناوچانە مەترسیدارە. بەڵێ هاوکارم هۆشمە سادق سپاس لە هەولێرەوە لەگەڵم بووی.